من حەزەکەم بە شێوەیەکی بێژوویی و فرەلایەنی پیاچوونەوەیە بکەین بەم داوایە. سەرەتا داواکارم لە هەموو لایەنێک یەک هەڵوێستی یەک دەنگێک هەبێ بۆ ئازادکردنی بەڕێز ئۆجەلان، چونکە بەڕاستی شەرمەزاریە بۆ مرۆڤایەتی لەم کاتەدا لەم قۆناغە مێژوویەی مرۆڤایەتی و پێشکەوتنی زانست و مافەکانی مرۆڤە کە مرۆڤێک لەسەر بیر و ڕای بەم شێوەیە نەک تەنها زیندانی کرابێت بەڵکو دەست بەسەری فکر و هەموو لایە لە مرۆیەکانی کرابێت. دەربارەی پرسیارەکەتان من حەزەکەم وەکو پیاچوونەوەیە بکەم ئەو کۆمپلۆی کە لە کاتی خۆی لە ساڵی 99 ڕوویدا، بێگومان ئەوە یەکێک بوو لە ئەو کۆمپلۆیانەی کە لە مێژوو کووردا ڕووی داوە بەرامبەر سەرکردەکانی بە شێوازی جۆرا و جۆر. ئێمە ئەگەر وەکو کورد خوێندنەوە بکەین بۆ ئەوە ڕووداوێکی ڕووداو نییە کە دەربارەی هەر بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی کورد ڕوویدا بێ، ڕەنگە شێوەکەی جیاواز بووێ، بەڵام ئەوەی کە هەندێک جیاوازی تری تیا بوو ئەوە بوو کە پلانێکی نێودەوڵەتی هاوکاری ئەم پلانە داگیرکاریە بوو. ئەوەش بە خوێندنەوەی ئەمڕۆ ئەو کاتەش ئەوەیە کە سیاسەتی نێودەوڵەتی مەسلحەتی لەوەیە بوو کە ئەو کارە ڕوو بدە. ڕەنگە بۆ ئەو سیاسەتی کە ئێستاش بینیندا ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شێوەیەک لە درێژکردنەوەی ئەو پرۆسەیە، چونکە ڕاستە دوو جەمسەری نەماوە لە سیاسەتی نێودەوڵەتیە، بەڵام بە شێوەیەکی نادیار دوو جەمسەری و فرە جەمسەری هەیە ئێستا، و ئەوە ئەتوانین بڵێین وەکو سیاسەتی نێودەوڵەتی ئەوە بەشێک بوو لەو پرۆسەیە کە ڕوویدا و یارمەتی تورکیا درا بۆ ئەم کردارەی. بەڵام ئایا ئێمە ئەبێ چۆن تێڕوانینێکمان هەبێ و چیمان کرد بێت لەم 23 ساڵەیە ئێمەی وەکو کورد؟ ئێمە ئەگەر بیرمان بێت ئەو کاتە کە بەڕێز ئۆجەلان دەستگیر کرا ڕایەکی گشتی مرۆیی هەبوو لە جیهانە دژی پرۆسەیە، ڕایەکی گشتی سۆزداری و هزری گشتی کوردان هەبوو لە هەر چوار پارچە و لە هەموو جیهانە بەنسبەت کوردان هەموو بە هەموو فرەلایەن و بیر و ڕاو هەست بە نشستێکی گەوراکرا بەرامبەر سەرکردنیەکی دیاری کورد. هیوادار بووم ئەگەر ئەو سۆزە بمایەتەوانی درێژەی بخایەنایە لە یەکگرتووی ئەو کاتەی کووردە و ئێستاش بەردەوامی هەبوایە، بێگومان پرسی کورد لە هەر چوار پارچەیە پێشکەوتنی باشتری بەخۆیەوە ئەبینی. ئەوەی ئەبینرێ لە ئەمڕۆ جیابوونەوەی کوردان و فرەلایەنیان و پەرتوو بڵاویان وەکو هەمیشە لە مێژووە کە کوردان کاتێک لە نوشستیە یەکەگرن و کە دوایی ئەکەونە حاڵەتی ترەوە پەرتوو بڵاوە بنەوانی و دژ یەکتریە بن. هیوادار بووم کە کورد بیتوانایە لەم پرسانە هەمووی خۆی کۆبکردایەتەوە زیاتر و بیتوانایە باشتر خۆی یەکگرێ، جوانتر بەپێی مێژوو، بەپێی سیاست، بەپێی هزر تێگەیشتنی هەبوایە کە ئەم ڕووداوانە دێت بەسەر گەلی کووردە کە لە کۆتاییان نوشستی و نەهامەتی و ئەو شتە ناشرینانەی کە بە تایبەتی بەرامبەر کورد ئەکرێ لە جینۆساید و هەموو شێوەکانی تیرۆر، پێویست بوو کورد جوانتر و باشتر ئەم ڕووداوانەی بخوێنایەتەوانێ بۆ یەکگرتووی و ڕێخستنی خۆی بە شێوەیەکی باشتر. دەربارەی ئەوەی کە ئەکرێ بەرامبەر بە کوردان و لە سیاسەتی دەوروبەرە، بێگومان ئەوە شتێک کە پرسیارێکە پێویست ناکە ئێمە بیکەین، چونکە تۆ داگیرکراوی
بێگومان هەموو شێوەکانی داگیرکردن یاخود کە تۆ دووهەم بوویت وەکو مرۆڤ وەکو نەتەوە وەکو نیشتیمان ئەوە بێگومان ئەوەی کە سەردەستە قبوڵت ناکات کە تۆ هاوشانی بی. ئێمەی کورد پێویست بوو کە ئێمە ئیش بکەین لەسەر ئەوەی ئێمە ئەمانەوێ ببین بە نەتەوەیەکی هاوشانی دراوسێکانمان. ئێمە وەکو برا وەکو مرۆڤێکی هاوشان یەکسان بژین، بەڵام بەداخەوە کورد زۆر جار ئەوە بیرەکە لە بابەتە حیزبیەکانە ئەوەی لەبیر ئەچێتەوانێ. لەبەرەوە گومانی تیان نییە من گلەیی لە داگیرکەر ناکەم کە بەو شێوەیە ئەیکات، بەڵام گلەیی لە کورتخۆی ئەەکەم کە قبوڵ ئەکات. یعنی بۆ نمونە کوردان بە گشتی ئێمە لە باشوورە لە ڕیفراندۆمە لە ساڵ 93 نزیک 93 ئێمە وتمان بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان، بەڵام ئەو دەنگە کە ئێستا زۆر جار زوڵاڵە، یعنی تەنانەت نایەڵێن ئەوانەی کە خۆیان وتویانە بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان ئێستا تانەوتە شەر لەو پرۆسەیە ئەیەن. ئەوە گەورەترین نمونەیە کە ئەوە لە سایکۆلۆجیای ئینسانی کۆیلەیە ئەبێت. کۆیلە ئەگەر بزانێت دەرفەتێکی ئاسان هەیە دەری ئەکا قبوڵی ئەکا، بەڵام دوایی ئەگەر هەر تهدیدێک هەبێ بەرامبەر ئەو ئازادیەی پەشیمانە بێتەوانێ و یعنی اعتیزار ئەهێنێتەوە بۆ داگیرکەرەکەی یان بۆ گەورەکەی. ئەوە گەورەترین نمونەیە بێ کورد ئیشی لەسەر بکە. لە باشوورە ئێمە بۆ نمونە شتێکی باشمان کرد کە ڕفاندۆمان کرد، بەڵام ئێستا ئایدیایەکی گشتی هەیە ئەبێ بە دەنگی بەرز ئێمە وەڵامی بینەوە. ئێمە پرسێکی گەورەمان هەژان و دەنگێکی زوڵانمان بوو لە مێژووی کووردا، وتمان ئێمە سەربەخۆییمانەوێ. تۆ ئەگەر فکرت لەسەر ئەوە بێ کە سەربەخۆ بی ئیتر بە هەر شێوەیەک لە شێوەکانی سەربەخۆیی، ئەوە کەواتە کەرامەتی مرۆیی، کەرامەتی نەتەوەیی، کەرامەتی نیشتیوانیت ئەپارێزی. ئەوە یەکێکە لە هەنگاوە گرنگەکانی بۆ ئەوەی ڕێز لە خۆت بگری. ئێمە ئەوانەمان کەم بۆتەوە، زۆر کەم بۆتەوە، و بێگومان ئەوەی کە ئیش لەسەر کەمبوونەوەی ئەو کەرامەتەمان و ڕێزەمان بۆ خۆمان و کە وا بکەوینە یەکتری، بێگومان ئەوە داگیرکەرە و دژمنی کوردە. بێگومان ئەوە یعنی لەبەرەوە هەرچی ئەو هەنگاوانەی ئەنرێکە دژی کوردە لە ناو خۆیان لەم لاو لەو لاو لە هەموو شوێنێکەوانە دەستی دەرەکی تایە، چونکە هەمیشە مرۆ کە خۆی بەکەم بزانێت بەرامبەرەکەی ڕێزی لێ ناگرێ. ئەوانە پرینسیپی ئەساسین لە پەیوەندی کۆمەڵایەتی و سایکۆلۆجیەکانی مرۆڤە. بڵین لە تورکیا بۆچی کورد گاڵتەی پێکراوە؟ چونکە هەمیشە ژێردەستە بووە بە شێوەیەک لە شێوەکان کە ویستی ئازاد بێ بەرامبەرەکەی بەرامبەری ئەوەستێتەوە. بەڵام ئەگەر تۆ خۆت ڕێک خست وەکو ئەوەی لە باکوور ئێستا بە شێوەکی شارستانی کورد پێش ئەچێت، ئەوە شایەنی ڕێز و خۆشیاک. ئەم پلانە کە کرا کاتی خۆی بێگومان لایەنە سیاسیەکەی لێکدرایەوانێ، بەڵام ئەوەی کە پێویستە ئێمەی کورد و بە شێوەیەکی فراوانتر لە جیهانیشە بیری ئۆجالان شێوەیەک لە فراوانی تایە، بڵێن یونیڤەرساڵە. ئێستا بۆ نمونە هەندێک لەو بیرروڕایانەی ئەخوێنرێتەوانێ لە بواری ژن وەکو بابەتی ژنلۆجی کە داهێنانی ئەوە، بابەتی ژینگەیی کە زۆر بیرروڕای گرنگی هەیە لەو بابەتانەیە کە هەتا ئێستاش دوای ئەو دەست بەسەر بوون و ئەو شێوە لە دوورخستنەوەیە لە جیهانە ئێشتان بیرروڕاکانی بڵین سەرچاوەن بۆ هەندێک پیاچوونەوەی پرسەکانی ژینگە لە جیهانی ئەمڕۆیە. ئەوانە جێشانازیە کە بیرمەندێک کورد بتوانێت بۆ شێوەیە خوێندنەوەی هەبێت و تا ئێستا دوای 23 ساڵ دەست بەسەراگرتن
بیرۆڕاکانی دەستیان بۆ ڕابکێشێت. ئەگەر کورد لەو لایەنانە ئیشی بکردایە بە باشی و بتوانی ئێمە ئەمان توانی وەکو بڵێن ئێمە داهێنەری بیرۆڕا چاکسازیە ژینگەیەکان بووین، ئەمان توانی زیاتر بینا لەسەر ئەو بیرۆڕایانە بکەین و زیاتر لێک نزیک بینایەتەوە. بابەتی ژنۆلۆجی شێوازێکی ڕادیکاڵانەی تایە، ڕەنگە یەکەم جار نەبێ بۆ ئەوەی بابەتی ئازادی ژن باز بکرێ لە جیهانە، چونکە زۆر ئایدیا و بیرۆڕا بە شێوازی جۆرا و جۆر باسی بابەتەکانی ئازادی ژن کرا و یەکسانی، بەڵام ئەو شێوازەی کە لە فکری ئۆجەلانە هەیە بێگومان خراوەتە پراکتیزەکردنەوە بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان 10 ساڵی ڕابردووە کە بە شێوەیەکی تا ڕادەیەک ئەتوانرێ بڵێ سەرکەوتوانە زۆر لایەنی پێشکەوتنی ژن بە شێوەیەکی ڕێزدارانە و دەرخستنی ئەو توانایانە بە شێوەیەک کە جێگای ڕێز بێ لەلایەن جێندەری بەرامبەرەوە، کاوان قبولی بکەن و پێکەوە بتوانن ئەو شێوەیە لە ئازادی پێش بخەن. بە پێچەوانەوە لە باشوورە ئەو بیرڕایە بە و ڕادەیە بەکارنێنراوە. بابەتی ژن لە باشوورە یانی کە ئێمە هەمومان کوردین و ئەوەش هەیە، بابەتی ئازادیەکانی ژن بوو بە بابەتێکی سراع، یعنی سراع لە بینی ئایدیاکانە و حیزبەکانە وای لێ هاتووە کە بابەتی ئازادی ژن زۆر شێوێنراوە لەلایەن ئایدیاکانەوە و ڕێکخراوەکانەوە بۆ بە پرۆسەیەکی ئاڵۆز کە پێویستی بە پیاچوونەوەیەکی جدی هەیە. ڕەنگە نمونەی ڕۆژئاوا یەکێک بێ لەو نمونانەی کە پێویستە لە باشوور بۆ نمونە دیبەیتی لەسەر بکرێت. ئێمە بە هیوام بتوانین خوێندنەوەیەکی جیهانگیری ئەمڕۆمان هەبێ بۆ هەموو پرسەکانمان لە ناویشیانە ئازادکردنی بەڕێز ئۆجەلان، پرسێکی نێونەتەوەیی جیهانیە بۆ ئازادکردنی مرۆڤێک کە ئەتوانێت خزمەتی زۆر دیار بە مرۆڤایەتی بکات.